بەڵێ بەنسبەت زمانی ئینگلیزیەوە باشترین شت ئەوەیە کە کاتێکی زۆر هەبێ لە ژیانی تۆ ئەو کاتە زۆرە بە ئینگلیزی بڕوا. بۆ نمونە گوێ بگری، بۆ نمونە بخوێنیتەوە، تەماشا بکەی، بەرنامەی مۆبایلەکەت بە ئینگلیزی بێ، بەرنامەی تەلەڤیزیۆن و سەتەلایت و دار و بەر بە ئینگلیزی بێ، ژیانێکی ئینگلیزیانە بۆ خۆت دروستکە، جەوێ دروستکە، سەیری یوتیوبەرەکان بە ئینگلیزی بکە، کۆرسەکان بە ئینگلیزی بخوێنە. ئەوانەی کە فێری ئینگلیزی ئەبن ئینگلیزیەکەشان خراپە و دوای ماوەیەک یەکسەر ئینگلیزیەکان باشە بێ، وا ئەکەن. مەسەلەن مناڵێک هیچ نازانێ ئەچێتە یوتیوب ماوەی ئەیگرێ بەوەی کە ڤیدیۆ بەس بە ئینگلیزی سەیرەکە. بۆ نمونە یوتیوبەرێکە مناڵە ئەم بەردەوام ئەچ سەیری ڤیدیۆکانی ئەوەکە کاتێک ئەزانی فێرە بێ. بۆیە کاتێکی زۆربەی بە زمانی ئینگلیزی نەک تەنها دانیشی شت فێر ببیت و سعی بکەیت. یعنی ئەگەر بچی دەورە بخوێنی، بەس دەورەکە بخوێنی و بەس سعی بکەی، ئەوە ڕێگەیەکی زۆر دوور و درێژە بۆ فێربوون. بەڵام ئەگەر ژیان دەوروبەری خۆت کرد بە ئینگلیزی، ئەمە بۆ خۆی زۆر باش. وەکو فێربوون لە ڕێی کتێبەکانەوە، هەرگیز مەچۆ کتێبێ بخوێنیتەوە ئیتر لەو بوارە دا ببڕی بچی بۆ بوارێکی تر. بۆ نمونە تۆ حەزت لە مێژووە، لەناو مێژووە مەچۆ هەمەنۆ عەشت بخوێنەرەوە. بۆ نمونە ماوەیەک کۆمەڵێک کتێبی باش لەسەر مێژووی سەردەمی عەباسیەکان، با بڵین تۆ مهتەمی بە مێژوو، بڕۆ سەردەمی عەباسیەکان ماوەیەک کتێبی زۆر بخوێنە لەو بارە. بۆچی؟ لەم کتێب شتێ فێرەبی. لە کتێبەکەی تریشا کۆمەڵە شت لەوێ هەن، لێرە مراجعە کرێتەوە، دووبارە ئەبێتەوە، شتی تازەت پێ ئەڵێ. هەنێ شتێ یەکسەر مێشکی وەری ئەگرێ، هەنێ شتێ بە یەک جار وەری ناگرێت، لە کتێبێکی کات دووبارە بێت اینجا مێشکی وەری ئەگرێت. بۆیە گەرتانەوێ بەڕاستی دەستان بگا بە عیلمێکی باش و لە مێشتانە بمێنێ، بە پەرتەوازەیی مطالعە مەکەن. ئێستا من چیم کرد؟ من لە دوی ناوەندی دەستم کرد بە کتێب خوێنە لەبارەی دەرونزانی. ئیتر نەچوون بۆ ئەملا ئەولا. بەڵام پێش دوی ناوەندی تقریبا تا دووش هەموو کتێب مەخوێندەوە، مێژوو مەخوێندەوە، ئاینی مەخوێندەوە، زانستیم ئەخوێندەوە، فکریم ئەخوێندەوە، دەرونیم ئەخوێندەوە، تەندروستی هەموو مەخوێندەوە. بەڵام لە دوای دوی ناوەندیەوە ئیتر هەوڵم مابوو لە هەر شوێنە کتێبێکی دەرونزانی ببینێ، حەزم لێی بووە، حەزم لێی نەبووە، بڕیارمە ئەموو شەردێ ئەم کتێبە لە بەرگ بۆ بەرگ بیخوێنمەوە. ئێم کتێبە کە تۆ ئیخوێنیتەوە، بۆ نمونە ئێستا من ئەو نەزەری کە باسم کرد، نەزەری پافلۆف، پێی خوێندومەتەوە، ساڵانی 90ەکان خوێندومەتەوە. نەزەری پافلۆف ساڵی 96 و 97 ئەوانە من ئەو کتێبانە خوێندوتەوە لەسەر پافلۆف و نەزەریەکانی فێربوون و فۆرندایک و ئەوانی کە زۆربێک لە بەشی دەرونزانی ئەخوێنە. من لە دوی ناوەندیە خوێندومەتەوە. بەڵام چۆن لەم کتێبا خوێندومەتەوە لەوچێ تێنەگەشتم. لە کتێبێکی ترا کە خوێندومەتەوە دیسان هەمان نبوونەوە، هەمان مەوزوع، هەمان ناو لە لاپەڕەیەکە لە شوێن دووبارە بۆتەوە. لە کتێبی سێمە ئەیتر تۆ ئەگەر بڕۆی 50 کتێب لەسەر دەرونزانی بخوێنیتەوە، هەنێ بابەتی گرنگی دەرونزانی هەیە لەوچێ لە هەر 50 هەبێت. ئیتر ئەمە ئەبێ بە مەلەکە، ئیتر وەکو ناوی خۆت چۆن ئەیزانی. سە بۆ نمونە کابرا حەزی لە تۆپی پێیە، هەر کاتێ بۆ نمونە یانەکانی ئەوروپا یاریان کردن و دانیشتۆ سەیری کردن. ئێستا یاریە دوان سیان 4 5 ئێستا ناوی هەموو یاریزانەکانی ئەوروپا زانێ. ئەمە خۆ نەچووە لەبەری کات. باشترین ڕێگای بۆ فێربوونی عیلم بە کتێب خوێندنەوە ئەوەیە نەچی بە پەردەوازە. بۆ نمونە کتێبێک لەسەر ئیسلام بخوێنیتەوە، کتێبێکی تر لەسەر فیزیا بخوێنیتەوە، کتێبێکی تر لەسەر بۆ نمونە مێژوو بخوێنیتەوە، کتێبێکی تر لەسەر زانستێکی دیاریکراوە. بەم شێوازە زۆربەی شتەکانت لەبیرە چێتەوە. بەڵام ئەگەر تۆ بیت 100 کتێبی باش لەسەر ئیسلام خوێنیتەوە، کۆمەڵە شتێ لە ئیسلامە لە هەموو کتێبەکە هەیە، یعنی ئەوەندە دووبارە بێتەوە، ئیتر تۆ لەو بوارە و ناوی خۆت شتەکە زانی. بۆیە لەگەڵ ئەوان من لەگەڵ ئەوانیم بەس خەریکی یەک بوار بی، بەڵام لەگەڵ ئەوان ئەو بواری بۆ ئایندەی تۆ گرنگە، تکایە دەستی لێ هەڵمەگرن. بۆ نمونە تۆ بە بوارێک بڵین بەلای تۆ گرنگە، وەکو زانستە شەرعیەکان، وەکو کۆمەڵناسی، وەکو فەلسەفە،
دەروونزانی مێژوو ئەمانە کە تۆ ئەی خوێنیتەوە تکایە شتی تریش بخوێنەرەوە بەڵام وازی لێمێنە دیسان کتێبێکی تر دیسان کتێبێکی تر دیسان کتێبێکی تر دوایی وات لێت کتێبێکە خوێنیتەوە ئەگەی بە مۆزوعی یەکسەر زانانی مۆزوع باسی چیەوە ئیتر زۆر لەوەچە کاتیشی لەگەڵ نەکوشی بە سەرەی چاوی خوێنی هەڵی تۆ ئەڕ ئەگەی تە شتێکە لەوێ دیسان تازەیە بەم شێوازە بەهۆی زۆر دووبارە بوونەوە تۆ علمێکی باش دەسەکرد